سەرکەوت فەیرووس ماوەی چەند ساڵێکە با بڵێین ئەم هەنگانەم لێرە داناوە زیاتر وەکو هیوایەتێک لە یەک دوو هەنگەوە دەستم پێ کرد کە هەروەکو حەزێک و خولیایەک هیوایەتێک هێنامنە ئێرە. پێشتر شارەزاییم نەبوو تا بزانم لەبارە یان نابۆ هەنگ وەکو تەجروبەیەک یەک دوو هەنگێکم لێرە دانا، بەڵام خۆشبەختانە دوای ماوەیەک دوای چەند ساڵێک بۆم دەرکەوت کە شوێنێکی لەبار و گونجاوە بۆ هەنگ و هەنگوینێکی سروشتی و دوور لە ئاوەدانی و مەوادی با بڵێن تەقلیدی و ناتەندروست هەنگوینێکی باشی لێ بەرهەمێت لێرە. زیاتر هەنگەکانی من لە جۆری هەنگی کارنیکان و هەنگی خۆماڵیشم هەیە، چەند دانەیەکیش لە هەنگی با بڵێن ئیتالیم وەکو تەجروبەیەک داناوە. ئەگەر بزانین بۆ ساڵانی داهاتوو کام ڕەگەزیان با بڵێن باشتر بوو بۆ ئاوەوای شوێنەکە، زیاتر ئەیان گۆڕین بۆ جۆرانەی هەنگ، بەڵام تا ئێستا من زیاتر لەسەر کارنیکایشم کردووە. ئەوەیە من هەنگەکان گەرمیان و کوێستان پێ ناکەم، با بڵێن زستانانیش نایان بەمە خوارەوە، هەر لێرە دایاندنێم. جاری وایە با بڵێن ئەم ساڵی ڕابردوو ئەوەنە بەفر لەسەریان باری بۆ تەواوی هەنگەکانی داپۆشی بوو، تەنها با بڵێن چەند تەنفیزێکی هەوام بۆ کردبوونەوە. کاتی دەرهێنان و بڕینی هەنگ با بڵێن شوێن بۆ شوێن جیاوازی هەیە. لای خۆمان ئیتر لە مانگی حەوتەوە دەست پێیەکە بەپێی با بڵێن گەرما و جەوی ناوچەکە. لە ناوچە کوێستانەکان عادەتەن با بڵێن لە دوای مانگی حەوتەوە دەست پێیەکە، وەکو لای خۆمان و با بڵێن ناوچەکانی سەروتریش، بەڵام هەتا بۆ منتیقەی گەرمیان و ئەوانە تا بەرەو خواردتر بڕۆین زووتر دەست پێیەکە. و ئێمە لە عادەتەن من لە دوای با بڵێن مانگی حەوتەوە ئیتر بەپێی زەڕورێت و ئەوانە دەست بە بڕین و بە دەرهێنانی هەنگوینەکەیانەکەین. بەرهەمهێنانی هەنگوین لە جۆری کوالێتی باش و ئەوەی کە لە بازارە پێڵێن ئەسڵی و عادی لەسەر دوو شدەوەستێ. یەکەمیان ئەو کەسە با بڵێن ویژدانی خۆی و ئەو کەسەی کە هەنگەکان بەخێوەکات و هەنگوینەکەی لێ بەرهەمدێنێ تا چ ڕادەیەک مەسەلەن شوێنەکەی ئەوەیە. ئێستا بۆ نمونە ئێمە لە شوێنێکان هەم دوورە لە ئاوەدانیەوە هەم ناوچەیەکی شاخاویە کە ئەمە هۆکارێکە کە ئەتوانین بڵێن هەنگوینەکەمان هەنگوینێکی سروشتی و ئاسڵە. دووەمیان ئەوەی کە دەرخەری باشی و خراپی کوالێتی هەنگوینە فەحسە، مختەبەرە. مختەبەریش لە کوردستانی خۆمانە ئەو مختەبەرە نییە کە بڵێن کوالێتی هەنگوین و ئاسڵی و عادی هەنگوین بە شێوەیەکی دڵنیایی بسەلمێنێ. هێنانی هەنگوینیش با بڵێن ئەوە نییە با ڕێژەکەی دیاریکراوێ، با بڵێن هەنگێک ساڵانە ڕێژەیەکی دیاریکرا و بەرهەم بدات. لەبەرەوەی خۆمان نەزانین ئەم ناوچەیەوە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام تووشی گۆڕانکاری لە ئاو هەوایە بووەوە، با بڵێن جەوی هاوین زیاتر گەرم بووە. لەبەرەوە هەنگەکان بەپێی ساڵ بەپێی ینی جۆری ڕووەکەکان بەپێی جۆری ئەو بارانەی کە دەبارێ، ئەگەر ڕێژەیەکی زۆر بەفر و باران ببارێ زیاتر با بڵێن لەو ڕووەک و لەو دڕک و گژوگیانە با بڵێن ئەبوژێنەوە کە شیلەیەکی باشیان هەیە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو با بڵێن شیلەی هەنگ باش بوو و بەرهەمێکی باشیان هەبوو و ئیشەڵا تا ئێستا ژەر شیلە ماوە و خەریکی کۆکردنەوەی هەنگوینن.